وەک کاسبکارانی ناوبازار زۆر دڵخۆشین کە ڕێگەمان پێیراوە کە سابەتکەنەوە لە بازار و دوکان و بازارەکان کراوەتەوانێ، بەڵام بە ڕێنماییەکانی تەندروستی جێبەجێگەین و بڕوان ناگەم جارێکی تر یعنی بەڕاستی خەڵک ێستا برسێتی بێموچەیە تەحملی ئەوە ناگە جاری تر خەڵک بکرێتەوە ژوورەوانێ. ئێمە کە دوێنێ کاسبکاران کۆبوونەتەوە لە بەردەمی قامقامێتە بەڕاستی سپاسی قایمقامی ژەگەین و مەدی شوڕەی سلێمانیش هاتە ناومانەوانێ و کە وعدی ئەوەی پیان بکەینەوە سەرکار و کەسابەتی خۆمان و ژیانمان ئاسایی بێتەوانێ. ئێمە وەکو کاسبکاری سلێمانی وەکو بەدەی سەرا ئێمە سپاسی هێزە ئەمنیەکانەکەین بەڕاستی ئەوەی کە دوێنێ هەموو ئینسانێک لە هەموو دنیا مافی خۆیەتی کە خۆپشاندانێکی نەرمونیان کە ئەوە ئەها بە هێمنانە نەک ئێمە وەکەوەی کە دوێنێ دەستێکی دەرەکی و ئاژاوە هاتووە ناو ئێمەوە. ئێمە بە سپاسەوە کاگاسوە کە دوێنێ وعدی پیاین وتیبانی ئەیکەمەوە بۆتان ئەوە بوو بیفعلوا بوو قسەکەی تەواو بوو زۆر سپاسیەکەین. ڕاستیەکەی خۆپارێزی ڕوکنێکی گەورەی سەقافەتە، یعنی ئەمە بەلایانی حیزبایەتی و لایەنی تەندروستی گرنگترینەوە واز لە حیزبایەتی بێنە. من قسەم لەسەر ئەوە نیە کۆرۆنا تا چەندێک ڕاستە یان لەم هەرێمە ئەو داتانێک کە بڵاوکرێتەوە تا چەندێکی جێگەی متمانەیە بۆ هاوڵاتیان. ئەوەی کە پەیوەندی بە خۆمەوە هەیە سەلامەتی خۆم گرنگترین شتە